نەخۆش زۆر گەورەیە کاتێک کە دەرێ نەخۆش ئەوجە نەخۆشەکان دوو نەوعمانەیە نەخۆشەکەی نەخۆشی ڕۆحیە وەکو حەسادەتە وەکو بەخیلیە وەکو ویژدان بێویژدانی ئەوانە نەخۆشی ڕۆحینە نەخۆشێکمانێ نەخۆشی جەستەییە جەستەی نەخۆشە مەسەل نەخۆشی چاوی هەیە نەخۆشی پێستی هەیە نەخۆشی مەعیدەی هەیە نەخۆشی کلیە هەیە نەخۆشی کەپویە نەخۆشەکە حتا نەخۆشی دەرونی فەرقی ئەوەی دەمێ باز بکەم مامۆستای ئاینی لەسەر ڕۆحی ئیش دەکەن لەسەر نەخۆشەکانی ڕۆحی ئیش دەکەن عیلاجیان مادە نییە دەرمانی نادەن وشەی دەرێن وشە ئیشان بەس وشێ مەلاج دەکە بەس قسەی دەکەن وشەی دەرێن بەس ئەو شانە زۆر مهمە عیلاجی نەخۆشەکانی ڕۆحی دەکا چونکە حەسوودی و بەخیلی و بغز و ڕق و چینە و ئەوانە عیلاجەکەی چییە عیلاجەکەی وشەیە ئەوانە مەندیل سپینە سەدڕیە سپیەکان دکتۆرەکان عیلاجەکانیان دەرمانە حتا دکتۆری دەرونیش دەرمانی دەدا دۆپامینی دەدا ئەدرینالینی دەدا ئێمیپرامینی دەداتن ئەنتی دیپرێسان دەدا دەرمانی دەدا دەرمان حتا دکتۆرە قەچیەکەن دکتۆری دەرونی برێت و بەس قسەی بکە قسەی ناکە دەرمانی دەنووسی ڕاکێتەی هەیە دکتۆری دەرونیش چونکە ئیش لەسەر دەرمانەکان و هۆرمۆناتەکان ئینزایماتەکانی مێشتی کە تێک دەچیتن دەرمانی دەدا وازحە سەدری سپیەکان هەمومان دەرمانی دەدەین چونکە لەسەر جەستەی ئیش دەکەین مەلایەکان لەسەر ڕۆحی ئیش دەکەن بەڵام پۆرتەرەکان قسەکانیان زۆر گرینگە یعنی هەم لەسەر جەستەی ئیش دەکەی هەم لەسەر ڕۆحی ئیش دەکەی بڕوان پێ بکە ئیشنگۆ زۆر گەورەیە ها ئیشی خۆتان بەکەم مەزانە پۆرتەر ئیشی زۆر زۆر گەورەیە لە خەستەخانەی یعنی یەکێکە لە مۆتیڤیشنی نەخۆشخانەی حرکاتی خەستەخانەی جەراح لەسەر ئینتیزار دەکات دەیرە پۆرتەر نەخۆشەکەم لۆ بینە ئەگەر نەخۆشەکە لۆی بینیتن پێشەوەی بینیتن شەڕەشی بکە لەگەر نەخۆشەکەی ئەو نەخۆشە چ دەرونیەکی دەبیتن نەخۆشخانەی چەند لە پێش چاوی دەکەویتن تێدەگەی دەتانی بی نەقلی بکەی دڵی ئەو کەسەی بریندار بکەی دەشتانی بیهینی بە زەردەخەنە بێتە ناو عەمەلیاتی ئەها لۆ چونکە ئەنگۆ کاریگەرن ئەنگۆ مۆتیڤیشنی خستەخانەینە ئەنگۆ واجهەی خستەخانەینە نەخۆشەکە دێ ئەنگۆ دەبینیتن لەگەرنگۆ تەعامل دەکا نیو ساعە لە بەردەستی من دەبیتن ئەو کاتێ وەکو جەراح کە دێتە بەردەستی منیش خەوی لێکەتیا دکتۆری بەنجنووستی نواندیتی ئاگای لێ نییەم چیلۆ دەکەم بەس ئاگای لێ ئەنگۆ چیلۆ دەکەن تەواویان تەواو نییە کەواتە ئەوەی لە بیری دەمینێتن قسەکان و ڕەفتارەکانی گۆیە نەک ئیشەکەی منە ئەم چووکە من نووسیە و نازانین چم لۆ کردیە بە سینگۆ دەزانی و تەعاملی لەگەر دەکەن دەتانی و سەرچەفەکەی پێدا دەدی دەتانی دەستی بەسەری دابینی مەسەد ژنەکان لە بۆ ژنەکان پیاوەکان لە بۆ پیاوەکان یعنی چ لێکم دەبیتەوە کاتێک مام حاجێکی دەبینی ماچەکی لێ بکەی بیرە مامەجیان چا دەبی ئینشاءالله مامەجیان هەر لە ڕوو زیارە تو ئەتو زۆر باش بووی مەسەد کە دەبینی عەمەلیات کرا چ لێکم دەبیتەوە ئەی گەنج هیچ لێکم نابیتەوە برێ مام حاجی الله چەند ڕەنگ و ڕوود جوانە ئیسفادە زۆر زۆرت کردیە یعنی چەند مهمە پێش عەمەلیات برێ مەترسێ لێرکانە نییە ئەو فرانکە دکتۆر مەسەل بلۆ نمونە دکتۆر زوبێر نەخۆش دکتۆر زوێریە ئەو دکتۆر زوێرە زۆر زۆر باشە کەسێکی بەدینە کەسێکی بە ئیمانە کەسێکی زیرەکە مەترسێ ئەتوی لەکنەوی ئەوە چەند عەمەلیاتی کردیە ڕاستی برێن ڕاستی ئەوە چکە میهرەبانی مهمە ئەو کەسە سیقەی دروست دەبیت قەناعەتی دروست دەبیت لێکم نابیتەوە تێدەگەی لۆیەکە ئیشنگۆ بەرزە نرخێنم و بشزانن ئەوەی کە وەری دەگرن حەق خۆتان نییە حەقینگۆ بەشێکی لە قیامەتی خوا دەتانداتێ خوا دەتانداتێ عیبادەتە دڵخۆشکردنی خەڵکی عیبادەتە ڕێزگرتنی خەڵکی عیبادەتە یارمەتیدانی نەخۆش عیبادەتە لۆیەکە ئوجرەینگۆ بەمە نادرێتەوە